ئەی ئەرزێ نای بە منیش ئەلێ را خانوچکەیە بۆ خۆم دروست وەرە دەمێ دێت دەمێ دەی هەر وەڵایە بخوایم ئەی باشە ژنە هێناوە تەبان بێگومان هادی وەت حاجی بۆ پێکەین ئەڵم ژنە هێناوە ها ئەڵم ژنە هێناوە بۆ پێکەین هادی کوژنم نایناوە چەند ژنە هێناوە دوو دوو ژن ئەی بابا یەکەدی شامادە بێکەدیش بینم کو یعنی بەتەمایەکی هیچ کەس ئاشاءالله دەی باشە ئەی ئەمەیکیان چۆن ڕازیە بنە و دوانە بیکەی بەسییان چۆن ڕازیە بن لۆ ڕازینە نەماینە نا ینی هیچ ژنە نەماوەتەوە ناژنم نیێڵان خوافیان بۆ بەتەمایە ژن بێنیتەوە هادی کو جا بۆ بەخێوە کرێ کوم پێ بەخێم ناکرێ چەند مناڵە هەیە سێ وڵا حاجی گەنجیشی یعنی لازمە ژن بێنی هادی کو ناخۆش نێتە نیایی هیچم لەوە بینەوە لەوێن دەری لەک نەخۆ لەک نەخۆم مەڵای من خوشکشتی وام نییە تاقانم و ئەی نابێ خۆ بگەڕی بزانی خۆ تەمان بی بە تەمان بڕک بەتم ئەی بۆ بە من ڕازی نابی ئاخرە تو گەنجم تو گانجی جاقی چێکە تەمەن ڕقەمە تەمەن بەس ڕقەمە بابە بەس ژمارەیە تەمەن خۆ تۆژەوە تا ماشەڵڵا گەنج و قیت و قۆز و لۆت مێرد نەکردە نە با بۆ دەمن چاوم دیارە مێرد حاجی مێردم نییە دەپی هاتبی ئیتر وەڵا خوانەیەوە چی بکەم شانسم قسمەتم بەستراوە